سڵاو بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی و بەختەوەری. ئازیزان، من زارا مەحموودی هاتوومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئاسۆی بەرابەری کە لەم بەرنمەیەدا ئێوەی ئازیز و خۆشەویست بینەر و بیسەری بابەتێک دەبن لەژێر سەردێڕی ژن، ژیان، ئازادی و ڕاپەڕینی ڕێبەندانی 1404 هەتاوی بەردەوامی شۆڕشێکی بەردەوام لە نووسینی بەڕێز هیوا ئەمانی. بەو هیوایە ناوەڕۆکی بەرنامەکەمان جێگای سوود و ڕەزایەتی ئێوەی ئازیز بێت. فەرموون بۆ بینینی. ژن، ژیان، ئازادی و ڕاپەڕینی ڕێبەندانی 1404 هەتاوی بەردەوامی شۆڕشێکی بەردەوام لە نووسینی بەڕێز هیوا ئەمانی. دروشمی ژن، ژیان، ئازادی لە یەکەم ڕۆژەکانی لەدایکبوونیەوە لە داواکاریکی تەنها کەلتوری یان ناسنامەیی واوەتر بوو. ئەم دروشمە ڕەخنەیەکی بنەڕەتیە لە کوێ سیستەمی سیاسی، کۆمەڵایەتی و ئابووری کۆماری ئیسلامی. ژن هیمای ڕەتکردنەوەی پێکهاتەی پیاوسالارانە و دەسەڵاتی ئاینیە. ژیان وەستان لە بەرامبەر سیاسەتی مردن و مەرگدۆستی، بێبەشکردن و هەژاری سیستماتیکە و ئازادی ڕەتکردنەوەی هەموو شێوازەکانی دەسەڵاتداریە لە دیکتاتۆری سیاسیەوە تا کوێلایەتی کۆمەڵایەتی و ئابووری. هێزی ئەم دروشمە لە گشتگیری و هەمەلایەنەبوونیدا شاراوەتەوە. ژن، ژیان، ئازادی توانی کەلینە دەستکردەکانی نێوان داواکاریە ڕەگەزی، نەسڵی، نەتەوەیی و چینایەتیەکان پڕ بکاتەوە و بیگۆڕێت بە دەستەواژەیەکی ناوەندی شۆڕشگێڕانە، دەستەواژەیەک کە لە هەمان کاتدا ئەگەری ڕزگاری تاکەکەسی و کۆمەڵایەتیش پێشکەش دەکات. ئەم دروشمە نەتەنها هەڕەشە لە کۆماری ئیسلامی دەکات، بەڵکو هەر پرۆژەیەکی دواکەوتوانە یان نخبەستەنتەریش دەخاتە ژێر پرسیارەوە، چونکە لە بنەڕەتدا باز لە هێزی گەل و خۆڕێخستن و ڕەتکردنەوەی شەرعیەتی دیکتاتۆرەکان دەکات. ڕاپەڕینی ڕێبەندانی 1404 هەتاوی خاڵی وەرچەرخانی دروشمی ژن، ژیان، ئازادی بوو لە ئاستی هیمایی و کەلتوریەوە بۆ ئاستی کۆمەڵایەتی و چینایەتی. لەم ڕاپەڕینەدا مەسەلەی نان، کار، موچە، بێکاری و هەژاری پێکهاتەیی بە هەمان جدیەتەوە کە پێشتر بابەتی ئازادی تاکەکەسیەکان و ستەمی ڕەگەزی تێدا تەرحکرابوون هاتنە مەیدانەوە. ئەم گۆڕانکاریە نەک پاشەکشە نەبوو لە دروشمی ژن، ژیان، ئازادی، بەڵکو جێبەجێکردنی ناوەڕۆکەکەی بوو بە شێوەیەکی گونجاو. کۆمەلگایەک کە ژیانی بەستراوەتەوە بە هەژاری، گرانی و نائارامی ئابووریەوە ناتوانێت ئازاد بێت و خەباتی دژ بە ستەمی جنسیەتی بەبێ بەرەنگاربوونەوە لەگەڵ پەیوەندیەکانی ئابووریەکانی بەرهەمهێنەری ناقس و ناتەواوە. پەیوەندی نێوان داواکاریە ئابووریەکان و هاواری ژن، ژیان، ئازادی نیشاندەری کامڵبوونی کۆمەڵایەتی جوڵانەوەکەیە. ئەم پەیوەندیە تێگەیشتنێکی قوڵتر لە پێکهاتەکانی دەسەڵاتداری پێشکەش دەکات و نیشانی دەدات کە ڕزگاری ڕاستەقینە تەنیا لە دۆخی گۆڕانی هاوکاتی پەیوەندی ڕەگەزی، دەسەڵاتی سیاسی و ئابووریەکاندا ممکنە. لەم ڕەوانگەیەوە ڕاپەڕینی مانگی بەفرانبار نیشاندەری هەڵکشاندنی بزوتنەوەکەیە بۆ قۆناغێکی ڕادیکاڵ و کۆمەڵایەتی، بۆ ئاستێک کە ناڕەزایەتیە لاوەکیەکان، داواکاریە تاکەکەسی و مەسەلەکانی چینی کرێکار لە مەیدانێکی هاوبەشدا گیان گرتووە. لەم نێوەندەدا مەسەلەی ئازادی شوێنێکی تایبەتی هەیە. ئازادی لە دروشمی ژن، ژیان، ئازادیدا تەنها چەمکێکی هیمایی نییە، بەڵکو ئازادیکی ڕێکخرا و ڕاستەقینەیە کە لە سپەی ڕۆژی ڕوخانی کۆماری ئیسلامیدا دەتوانێت شێوەی کردەیی و پێکهاتەیی وەربگرێت. ئەم ئازادیە بە پێچەوانەی تێگەیشتنی ڕەوتی ڕاست لە ئازادی بە واتای سوود وەرگرتنی تایبەت یان دەسەڵاتخوازی بریتیە لە مافی ئامادەبوون و دەرکەوتنی هەموو ڕەوت و گەرایشەکان لە بواری کۆمەڵایەتی و سیاسیدا. ڕەوتی ڕاست دەتوانێت دەنگی خۆی لەم بۆشایە ئازادەدا دەرببڕێت،
بە هاو بیر و بۆچوونەکانی خۆی پێشکەش بکات و بە شێوەیەکی یاسایی و بێسەرکوت لەگەڵ ئەوانی تر هەڵسوکەوت بکات. بەڵام ئەم ئازادیە ئازادی چەپ و هەموو دژبەرەکانیش زەمانەت دەکات. بە واتایەکی تر ئازادیکی ڕاستەقینەیە، نەک تەنها مافێ لایەنێک، بەڵکو مافی هەمووانە و پابەندبوون پێیەوە تەنیا کاتێک واتای هەیە کە مافی هەمووان تێدا پارێزراو بێت. دژمنایەتی ڕۆتی پاشایەتی خوازان لەگەڵ هاواری ژن ژیان ئازادی لە ناکۆکیکی سەرەکی و پێکهاتەیەوە سەرچاوە دەگرێت. ئەم دروشمە جەخ لەسەر خۆڕزگارکردن، کردار لە خوارەوە و ڕەتکردنەوەی هەر جۆرە دەسەڵاتێکی بۆ ماوەیە یان نوخبەسەنتەر دەکاتەوە. لە کاتێکدا کە پاشایەتی خوازی تەنانەت لە وەشانە بە دەموچاو دیموکراتەکانیشدا پرۆژەیەکە لەسەرەوە و پشت بەستووە بە ڕابەڕایەتی ناوەندەگەرا و متمانەی بەتوانای خەڵک لە ڕێکخستن و کردەوەی سیاسیدا نییە. لە منتەقی پاشایەتی خوازیدا خەڵک سۆژەی سیاسەت نین، بەڵکو ئۆبژەی گواستنەوەی دەسەڵاتن. بە پێچەوانەوە ژن ژیان ئازادی خەڵک وەک هێزێکی چالاک لە گۆڕانکاری کۆمەڵایەتی و مێژوویدا بە ڕەسمی دەناسێ و ژنی ئازادکراو، کۆمەڵگەی خۆڕێکخرا و ئازادی ڕادیکاڵ لە ناکۆکی ڕاستەوخۆدا لەگەڵ هەر جۆرە بەرهەمهێنانەوەیکی دیکتاتۆری دەبینێت. ئازیزان، ناوبڕێک دەبینین و دێمەوەلاتان. سەرچاوەی کۆمەڵایەتی پاشایەتی خوازی زیاتر لە نێوان چینی مامناوەندی دەوڵەمەند، بورژوازی کوچبەر و تۆڕە میدیاکانی سەر بە دەسەڵاتە دەرەکیەکان شکڵی گرتووە و هیچ پەیوەندیکی ئۆرگانیکی لەگەڵ چینی کرێکار یان وەڵامێکی ڕاستەقینە بۆ قەیرانە پێکهاتەیەکانی نان، کار و گوزەران نییە. ئەم ڕەوتە نەک تەنها پرۆگرامیکی نییە بۆ گۆڕانکاری پێکهاتەیی، بەڵکو هەوڵ دەدات جم و جۆڵە کۆمەڵایەتیەکان بەرەو بەرهەمهێنانەوەی نظامی سەرمایەداری نایەکسانی ڕێنمایی بکات. بەم هۆیەشەوە پەیوەندی دروشمی ژن ژیان ئازادی لەگەڵ داواکاریە ئابووری و چینایەتیەکان هەڕەشەیەکی بنەڕەتیە بۆ پاشایەتی خوازەکان، چونکە ئەگەری دەست بەسەرداکردن و کۆنتڕۆڵکردنی بزوتنەوەکە لە ناو دەبات و ناکۆکیە ناوخۆیەکانی پرۆژەکەیان ئاشکرا دەکات. ئەزموونی مانگی بەفرانباری 1404 هەتاوی نیشان دەدات کە خەبات لە دژی هەژاری، گرانی و نائەمنی پیشەیی نەک تەواوکەری لاوەکی، بەڵکو بەشێکی گیانەکراوەی دروشمی بزوتنەوەی ژینایە. تەواوکردنی شۆڕشی ژینا بە پەیوەندی هۆشیارانە لەگەڵ دروشمی نان کار ئازادی ممکن نییە. ئەم دوو دروشمە تەواوکەری یەکترن. ژن ژیان ئازادی ئاسوی ڕزگاری و گۆڕانکاری کۆمەڵایەتی دەکاتەوە و نان کار ئازادی بنەمای مادی جێبەجێکردنی ئەم ڕزگاریە پێناسە دەکات. هەر هەوڵێک بۆ جیاکردنەوەی ئەم دوو دروشمە جاچە لەلایەن هێزە ڕیبراڵ و پاشایەتی خوازانەکانەوە یان لەلایەن گەرایشە هاوسان خوازە ئابوووریەکانەوە، لە کۆتاییدا بزوتنەوەکە لاواز دەکات و تووشی پەرتەوازی دەبێت. لە ڕوانگەی میژووی و بەراوردەکاریەوە ڕاپەڕینە هاوشێوەکان لە وڵاتانی تردا نیشانیان داوە کە جوڵانەوە ناڕەزایەتیە سنووردارەکان بە مەسەلەکانی ڕەگەزی یان ئابووریەوە ئەگەر لە پەیوەندی ئۆرگانیک لەگەڵ یەکتردا نەبن، بە خەیرایی لەلایەن نوخبەکان و ڕەوتەزاڵەکانەوە کۆنتڕۆڵ دەکرێن. ئەزموونی ڕاپەڕینی مانگی بەفرانباریش لەسەر ئەم خاڵە دڵنیایی دەبەخشێت کە ڕزگاری ڕاستەقینە تەنها کاتێک دێتە دی کە بزوتنەوەکە بە شێوەیەکی ڕێکخراو لە هەمان کاتدا پەیوەندیەکانی دەسەڵات، ئابووری و ڕەگەزی بە ئامانج بگرێت.
ڕاپەڕینی مانگی بەفرانباری 1404 هەتاوی نیشانیدا کە شۆڕشی ژن ژیان ئازادی نەشکستی هێناوە و نەوەستاوە، بەڵکو هاتووەتە ناو قۆناغێکی ڕادیکاڵتر، کۆمەڵایەتی تر و چینایەتی ترەوە. ئەم ڕاپەڕینە هەم کۆماری ئیسلامی تووشی ئاستەنگ دەکات و هەم ئاڵتەرناتیڤە کۆنەپەرستەکانی بەرهەمهێنەرەوەی دەسەڵاتداری پاشایەتی دەخاتە ژێر پرسیارەوە. داهاتووی ئەم ڕاپەڕینە بەستراوەتەوە بە جێگیرکردنی پەیوەندی پتەوی نێوان ئازادیە تاکە کەسیەکان، ڕزگارکردنی ژنان و داواکاریە ئابووری چینایەتیەکانەوە. دروشمی ژن ژیان ئازادی ئاسوێ ڕزگاری و یەکسانی دەکاتەوە و نان کار ئازادی بنەمای مادی و کردەی جێبەجێکردنی شکڵ پێدەدات. تەنیا کاتێک دەتوانین ئەم دوو دروشمە لە یەک جیاو نەکەینەوە و بیانکەین بە پرۆژەیەکی ڕزگاربەخش و بەردەوام کە هەم ئازادی تاکە کەسی و کۆمەڵایەتی، هەم ڕزگارکردنی ژنان و هەم دابینکردنی مەرجەکانی ژیان و گوزەرانی خەڵک لە بەرچاو بگیرێت. لەم ڕوانگەیەوە ڕاپەڕینە لاوەکیەکان و داواکاریە جیاوازەکان تەنها کاتێک دەگۆڕێن بۆ بزوتنەوەیکی شۆڕشگێڕانە ڕێکخرا و هوشیار کە ئەم دوو دروشمە ئاوێتە یەکتر بکەین. بزوتنەوەیکی ئاوا نەدەگەڕێتەوە بۆ دواوە و نەڕازی دەبێت بە دۆخی ئێستا، بەڵکو لە هەمان کاتدا ئاستی بە ئاکام گەیشتنی ڕزگاری کۆمەڵایەتی و تاکە کەسی بەرەو پێش دەبات و ئەگەری شکڵکردنی ئازادیکی ڕاستەقینە ڕێکخرا و گشتگیر فراهەم دەکات. جنانی کن رابون خیابانی بهاری شادی گیرن گمروهون اجتماعی همو هاور دکین بیکن بجین بجکال زوزانه بجین بون اجتماعی بجین بو کردستان شنگی خباتمانی هوار دکن بو یکسانی یا مرگ یا آزادی یا مرگ یا آزادی یا مرگ یا آزادی بەڵێ ئازیزان، بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان تا بە یەک گەیشتنەوەیەکی دیکە ماڵاوە.